بڕیارەکەی دادگای هەولێر بە دەرکردنی سزای 6 ساڵ زیندانی بۆ 5 چالاکۆن و ڕۆژنامەنووس بە تۆمەتی سێخوڕی و کاری تێکدەری تا دێت پرسیار و سەرنج و ڕاخنەکان لەسەر دادگاکانی هەرێمی کوردستان و داسەڵاتی دادوەری زیاتر دەکات. کاتێک کە دەسەڵاتی دادوەری سەر بە خۆمان دەبێت لەو چوارچێوەیەدا حاکم شێخ لەتیف یاسانەس و شارەزای دەستور لە نووسینێکدا لە ژێرناوی پێشێلکاریە بابەتیەکان دەیسەلمێنێت کە ئەو تۆمەتانی دەستگیرکراوەکانی بادینانی لەسەر حکم درراوە ناچنە بازنەی تاوانەوە. حاکم شێخ لەتیف دەڵێت ئەو بابەتانەی لە سەرزاری خۆیەوە دراونەتە پاڵ شیروان شێروانی کە گوایە لە بەردەم دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشدانی پێداناون ئەوە هەرچەندە تاوانیش تەشکیل ناکەن و داچنە خانەی ڕادەربڕین و ڕاخنە لە حکومەت و چاودێری پێشێلکاریەکان. لەگەڵەوەشدا هیچ بەڵگەیەکی سەلمێنەر نییە کە شیروان ئەو شتانەی کردبێ چونکە تەنها وتەکەی خۆیەتی و بە هیچی تر پشتڕاز نەکراوەتەوە. خۆشی لە بەردەم دادگا نەکۆڵی لەو وتانە کرد وتیشمان هەموو ئەو وتانە پوچەڵن چونکە بە فشار و بە بێبوونی پارێزەر لێ وەرگیراون. هەروەک تۆمەتی ئەوەی دراوەتە پاڵ وێنەی زیندانەکانی گرتووە کە ئەگەر لە هەر شوێنێک نەنووسرا بێ وێنەگرتن قەدەغەیە ڕێپێدراوە ئەگەر نووسرا بێتیش و یەکێک سەرپێچی بکات تاوانی سەرپێچی یاسا و ڕێنمایی و فەرمانە بە گوێرەی مادەی 240 لە یاسای سزادان نەک تاوانی تێکدانی یاسایش. حاکم شێخ لەتیف ڕوونی دەکاتەوە یەکێکی دیکە لەو تۆمەتانەی ئاراستەی شیروان کراوە و بە سێخوڕی لە سەر هەژمار کراوە ئەوەیە لە کۆنسۆڵخانەی ئەمریکا لە هەولێر بۆ ماوەی 2 سەعات لەگەڵ سەندیکای پارێزەرانی ئەمریکی کۆبووەتەوە و زانیاری پێداون لەسەر زیندانەکان و ئەو زانیارانەشی داوە بە نەتەوەیە گرتوەکان و ڕێکخراوی گەورە پارێزەرانی جیان. لەگەڵ ئەوەی ناوی هیچ وڵاتێک نییە کە سێخوڕی بۆ کردبێ تەنها ئەو زانیاریانەی پێشێلکاری مافی مرۆڤن کە ئەگەر ڕاست بێ داوێتی بە UN و بە سەندیکای پارێزەرانی ئەمریکا ئەوەش ناچێتە خانەی سێخوڕی. بەو پێی UN بە ڕەسمی پێشێلکاریەکان کۆ دەکاتەوە لە ڕێگەی چالاکوانان بە هەمان شێوەش سەندیکا پارێزەران بە ڕەسمی لە عێراقەوە چەندین بەرنامەی لە بواری مافەکانی مرۆڤ و سەروەری یاسا و دادوەری ئەنجام داوە و ڕێکخراوێکی مەدەنی پیشەیە. هاوکات هیچ کەم لە شاهیدەکان نەهاتوونەتە بەردەم دادگا بە خودی هەواڵدەری نهێنیشەوە. دادگا تەنیا وتەکانی لێکۆڵینەوەی سەرەتای خوێندووەتەوە و پشتی پێبەستون. هیچ بەشداریەک لە نێوان ئەو شتانەی دراونەتە پاڵ شیروان کە تاوانیش نین لەگەڵ 4 تۆمەتبارەکەی دیکە نییە. دادگاش ئاماژەی بە هیچ بەڵگەیەک نەداوە تەنها ئەوە نەبێت گوایە لە ڕێشیروان شێروانیەوە خراونەتە گروپی ماسنجەر و چاتکردن و لەوێدا ڕسم و ڤیدۆیان ئاڵوگۆڕ کردووە و ڕاخنەیان لە حکوومەتی هەرێم گرتووە. هیچ شتێکی دیکەی تێدا نییە. لەوە زیاتر ئەو پسپۆڕی بواری یاسای دەستوری نووسیوێتی هەر لە خودی ئەو بەڵگانەی دادگا پشتی پێبەستون و لە بڕیارەکەی خۆیدا باسی کردوون تۆمەتباران هیچ تاوانێکیان نەکردووە کە ببێتە هۆی تێکدانی یاسایشی هەرێم و هیچ زانیارێکی نهێنیان نەداوە بە هیچ دەوڵەتێک. خودی بڕیارەکەش نەیتوانیوە خۆی لەوە لا بدات کە مەبەستی تۆمەتباران دەستنیشانکردنی کەم و کوڕی و پێشێلکاری و خراپیەکانی حکوومەتی هەرێم بووە و پاشخانی زیندانیانیش ئەوە پشتڕاست دەکاتەوە. ئەو کارانش نەک هەر تاوان نین لە ڕژێمێکدا کە خۆی بە دیموکراتی بزانێ بەڵکو تەواوکەر و ڕێنیشاندەری حکوومەتن بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان. لە ڕاستیدا ئەوەی ئەوان نەک هەر تاوان نییە بەڵکو دەبوایە لە پای ئەوەی کردویانە وەک چالاکی مەدەنی دەستخۆشیان لێ بکرێ. لە کۆتایی نووسینەکەیدا حاکم شێخ لەتیف دەڵێ دوای نیشاندانی هەردوو لایەنی ڕواڵەتی و بابەتی دۆسیەکە دەردەکەوێت دۆسی چالاکانی بادینان دۆسیەکی سیاسیە بۆیە داوە لە دادگای تەمیز دەکەین بڕیاری سزادانی ئەو 5 چالاک و ئەن و ڕۆژنامەنووسە هەڵبوەشێنێتەوە.